برز بسام إسحاق نونري مسده شوية كراستوخوه ديت قال مدى بيتن برز بسام شباشتو بخيرات يجبو كردستان بيشتو چار اف دانشتنا بريا چندكي ادنا برا شاندا حسده دقال حكومة الشامي بحسابه كده كوليكتيجاشتنا كباش هيا هن اقداري نافارو كاوي دانشتنينه تحياتي لك سلااو لە بەڕێستان و بینەرە بەڕێزەکانتان ئێمە دەزانین کە کۆبنەوەی ئەنجام دراوە هیواخواز بووین هەواڵەکانی میدیاکانی سووریاش باسی ئەو کۆبنەوەی بکەن بۆی ئەم ڕکوکینەی کە میدیای سووریا بەکاریان هێناوە لە بۆ ناشرینکردنی هەسەدە کەم بکرێتەوە نازانین لە کۆبنەوەکە چی ڕوویداوە بەڵام دەزانین کە قسە کراوە لەسەر جێبەجێکردنی میکانیزمی ئاگربەست جێبەجێکردنەکەی چۆن دەبێت میکانیزمەکان چۆن ئەنجام دەدرێن لیژنەی هاوبەش دەکرێت بۆ چاودێریکردنی هەر پێشێلکاریەک تا بتوانن بە هەموو توانای خۆیان پێشێلکاریەکان کەم بکەنەوە و ئاگربەست پێشێل نەکرێت چیتر ئێمە پێویستمان بە میکانیزمی جێبەجێکردنە تەنیا ڕێککەوتنی نووسرا و قسە هەموو شتێک نییە پێویستمان بە جێبەجێکردنە بە شێوەیەک گەرانتیەک هەبێ بۆ سەلامەتی ژیانی هاوڵاتی هیچ گەرانتیەک هەیە جێ سوپای سووریانەت شارەکان جعلیە نێودەوڵەتی بەم بەبەستا من گرنگترین گرنتی بەردەوامی مانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە لە پارێزگای حەسەکە ئەمە دەبێتە فشار لەسەر هەموو لایەنەکان تاوەکو ڕەچاوی ئاگربەز بکەن و ڕێککەوتن پێشێل نەکەن هەروە گرنگتیەکی دیکە کارکردنی بەردەوامی باڵیۆس تۆم بەڕاکە کە بە بەردەوامی کار دەکات ئێمە لە واشنگتنەوە چاودێری هەوڵەکانی دەکەین ڕۆلی ئەمریکا چاوە دەبێت ئێمە چاودێری کاری کەسایەتیەکانی واشنگتن دەکەین لە نزیکەوە ئاگاداری زۆر باش کەواتە ڕۆلی ئەمریکا چاوە دەبینن ئەمریکا ڕۆڵێکی ڕاست و ئەرینی دگێڕیتن لە سووریا و ڕۆژاوای کوردستانی چونکە بەریادەمێکی ترامپی گوت من پەیوەندیەکە باش دگەل ئەحمەد شەرعی سەرۆکی سووریایە ئەنجامدایە ڕۆلی ئەمریکا چاوە دەبینن ڕۆڵێکی باشە بەڵێ ئەو هەواڵەی کە باسمان کرد کە پەیوەندیەکی تەلەفۆنی کراوە لە نێوان سەرۆک ترامپ و ئەحمەد شەرع ئەمە هاوتەری بە لەگەڵەوەی ئەمڕۆ لە واشنگتن گوێبیستی بووین لەلایەنەوە کەسانەی لە بڕیار بەدەستەکانی واشنگتن نزیکن سەبارەت بە دۆسیەی سووریاوە جەختکردنەوەیەک هەیە لەلایەن ئیدارەکەی ئەحمەد شەرع سەرۆکی سووریا کە گواستنەوەی دەسەڵاتە ڕێک و پێک بێ قۆناغ بە قۆناغ بێ سەلامەتی خەڵک و پاراستنی خەڵک مسۆگەر بکە ئەمە شوا دەکات ئەمریکا بەو شێوەیە مامەڵە بکە باشە ئەف هەلوێستێ بەریا چەند دەمژمێرەکانی ئەمریکا و بریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسای هەیەش بۆ دومای کاتینا شەڕ و ئالوزیان و بەردەوامبوونا vê agirبەستی yani pêşwazê ji vê agirبەstê dikin. Hingvî rolê nêvdewletî çawa dibînin. Divê baweriye dane ku ev role berdewam bîtin ji bo vê çendê alozî nemînin îtir bi rêya danûstandinan hemî kêşa çareser bibin. Parêz besam, nizanim parêz besam mayet gelmin kontrol.
کاتێک بەیاننامەیەک لەلایەن چەند وڵاتێکی زلهێز بڵاو دەکرێتەوە وڵاتانی خاوەن کاریگەر بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کە هاوپەیمانێکی زۆری هەبێ ئەمە پەیامێکە بۆ لایەنەکانی دیکە کە دەکرێت بیر لە هەر سیناریۆیەک بکەنەوە سیناریۆیەک بێ کە لەسەر ئاستی نێودوڵەتی قبولکراو نەبێ واتە ئەگەر هەر لایەنێکی دەرەکی هەبێ ئەمە دەبێتە پەیامێکی گرنگ بۆ ئەوان هەموو دەیانەوێت ڕاگواستنەوەی دەسەڵات بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بدرێ زۆر باشە بەرز بەسەمەگەرم بینە ناوخۆیە هەرێما کوردستانی ئەو ڕۆڵێ ئەو هەستێ کورداتیەک و ئیرۆ تێدیتن ji بۆ ڕۆژاوای کوردستانê ینی هینڤە ڕۆڵێ تایبەت جەنابێ سەرۆک بارزانî çawa dibînin باوەرکە کومنتێکە هەی û ya berbelav bûî di medyayên erebî de dibêjin zêdetir ji 700 rojan abluqa dûrpêç li ser Xezeyê hebû îtir welatên erebî neşiyan vê abluqeyê ladan lê cenabê Serok Barzanî bi hekîma naxweşiya di demekê Kurd da dûrpêçê li ser Kobanê lade li ser Rojavayê Kurdistanê ladetin û nerîneka nêvdewletî durust biket heng vî rolê çawa dibînin çawa dinirxînin weke mesede پێش هەموو شتێک ئێمە بە شێوەیەکی گەورە پێزاینمان بۆ ڕۆڵەکەی سەرۆک بارزانی هەیە لەو هەلومەرجە سەختەدا کە پێیدا تێدەپەڕین و پێزانینێکی گەورەشمان هەیە بۆ یەک هەڵوێستی گەلی کورد لە هەموو ناوچەکانی جیهان و ناوچەکەی خۆمان ئەو چار وڵاتەی بە دیاریکراوی کە گەلی مەزنی کورد تێدا دابش کراون پێزانینمان بۆ ئەو یەک هەڵوێستیە هەیە و لەو هەلومەرجە ئێستا زۆر گرنگە تێبینیمان کردووە بەشێک لە لایەنەکان دەیانوێت بڵێن کە هەسەدە شتێکە گەلی کوردیش جیاوازە شتێکی ترە ئەمەش بەمانای ئەوە دەیەوێت هەسەدە لاواز بکات فشار بخاتە سەری تا سازش بکات بەڵام کاتێک گەلی کورد یەک هەڵوێز دەبێت لە هەموو شوێنێک یەک هەڵوێز دەبێت دەڵێن شان بەشان و لە پشت هەسەدە دەوەستینەوە ئەمە هەسەدە بەهێزتر دەکات و ئەوەی ئەمڕۆ لە پارێزگای حەسەکە لەگەڵی وەستاون تەواوی پێکاتەکانی ڕۆڵەی ناوچەکە لەگەڵی وەستاون دەست خۆش بەرز بە سامیسحاق بوو برن تخوا ینی ئەتەنێت باش نەبوو هەرچەندە دەنگێتە باش دەهات لێوێنێتە بە تەمامەتی نەدیگەهشت یعنی هەندێک قەتع دەبوو دەخوازە لێبورینێتکەی gelekî spas bo berês Besamî Ishaq nûnerê Mesedek û li Washingtonê gelme bû.